والله هر فكري مامۆستای بەڕێز بوو کە گوتم ئەو شێوازەی لە سعودیا دیت بوو و حەزی کرد شێوازێکی ئاینی و شێوازێکی ڕەسەنی کوردەواری پێکرا تێکەڵاو کە شتێکی جوان تەقدیم کە لە بەوەی هەموو ئەو عایلە بەڕێزانی حەز دەکەن لە کەشێکی ئارام کەشێکی جوان کەسێکی دینی کەشێکی کوردەواری دابنیشن ئەمە بێن لێرە خزمەتیان بکەین ئەوڕۆ 25 هەفت الحەمدوللا دەستمان بە وەرگرتنی میوانە بەڕێزەکان کرد الحەمدوللا باشترە لە جاران باشترە بەڵام ئەگەر مەقسەد قسە بکە زەخت لە خۆی بکە ئەزیەتی دەخوا بەڵام بەرەو باشتر چوە الحەمدوللا و موعدی دکتۆرێکی ماوە ئاخر دکتۆر تا مەقسەد بتوانی ئاخر ئەوەی پێ بڵێ مەقسەد کە سەحەتی چۆنە و چی بکە و کەنج بتوانی قسە بکە ئینشاءالله لەگەڵ سەرەتای نەخۆشکەوتنی ئێستا جیاوە فەرقێکی کردووە لە ڕووی تەندروستی بەرە باشی ڕۆیشتووە الحەمدوللا بەڵێ الحەمدوللا لەخوای گەورە بە زیادی باشترە مامۆستافامی چۆن بوو لەگەڵ مامۆستا سۆران ئەم کۆمەڵە گەنجە بیرتان کردەوە کە چێشخانەیەکی وا لە هەولێری پایتەخت بکەنەوە بەڕاستی مامۆستای بەڕێز ئەو شێوازەی ئەو مەطعەمەی لە سعودیا زیاتر دیت بوو لە کاتی عەمرەکردن دیار بوو شێوازەکە زۆر بەدڵ بوو والحەمدوللا مامۆستا بەس ئێرەژنا کۆمەڵگەکی خێزانیان هەیە کە تایبەتە بە جلوبەرجی ئافرەتان جلوبەرجی منداڵان و ئەو مەطعەمەش کە لقی یەکەممانە لە هەولێر و ئینشاءالله پشت بەخوای گەورە لقی دیکەشی دەکەینەوە جە لە سلێمانی و لە هەر شارێکی تکەی کوردستان بین ئینشاءالله کاتیکردنەوەی چێشخانەکە لە کێوە دەست پێ دەکات تاوەکو کەی کاتی چێشتخانە دەی بەیانی تقریبا خواردن حاضر دەبی تا دەی شەو وڵا هەر فکرێ مامۆستای بەڕێز بوو کە گوتم ئەو شێوازەی لە سعودیا دیت بوو و حەزی کرد شێوازێکی ئاینی و شێوازێکی ڕەسەنی کوردەواری پێکرا تێکەڵاو کە شتێکی جوان تەقدیم کە لە بەوەی هەموو ئەو عایلە بەڕێزانی حەز دەکەن لە کەشێکی ئارام کەشێکی جوان کەسێکی دینی کەشێکی کوردەواری دابنیشن ئەمە بێن لێرە خزمەتیان بکەین لێرە شوێنی تایبەت بە ئافرەتانی شێوەنی بەڵێ ئەمە ئەو چێشتخانەی هەموو غرفەی تایبەتە و ئێرەش وەکو میوانخانەیەکی گەورەیە و خوارێش هەیە لە کورسی و مێزەکان ینی هەر کەسێک کە هەر بەر شێوازێک حەزی لێبی ئەمە شوێنمان هەیە خواردنەکان لە چی پێک دێن خواردنەکان خواردنی کوردەوارین یاخود خواردنی جیاوازە هەموو جۆرە خواردنەکمانەیە الحەمدوللا بەڵام ئەوەی زۆر تایبەتە ئەوەیە ئەمە لێرە مامۆستای بەڕێز و وەستافەکە بڕیاریاندایە هیچ نوع گۆشتێک بەکار ناینن کە نەموجەمید بی نە ئیدەرەوە بی یعنی مەقسەد لە گەزڕا بگرە کە گەزەکەمان بە گۆشتی گۆڵچی خۆمانەیە سینگەکەمان بە سینجی فرێشە نەک سینجی مجەمد سینجی فرێش پیتزامان هەیە هەر بە گۆشتی خۆمانە بەرگر و ئەو شتانە بە گۆشتی خۆمانەوە بە سینجی فرێش دواتر دێتە سەربەشی برژاوەکان مەشویات کەبابەکەی الحەمدوللا بە گۆشتی خۆمانەیە و جەرگە و باڵە و سینگە و بەشی شەرقیش کە خواردنە شەرقیەکان دەگرێتەوە خواردنی خۆمانە الحەمدوللا لە هەموو ئەو نەوعەکانمان هەیە ئەوە مریشی مەقسەد خۆمانەیە بە کوڵاوی بە برژاوی بە هەڵکزاوی قۆزیەکە قۆزی فرنە قۆزی هەڵکزاوە قۆزی کوڵاوە الحەمدوللا دێتەوە ئەوە دەستی حەیوانی گەردنە قازە کە قەلە کەمە پێدان هەیە بەڵێ الحەمدوللا خەڵکەکە تقریبا لەبەر خۆشەویستی مامۆستا و لەبەر ینی سەردانی کردی مامۆستای لە نزیکە ببینن و سەردانی بکەن الحەمدوللا ئەوڕۆ کە کەم ڕۆژە لە خوای گەورە و زیاد توانیتمان خزمەتێکی جوانی ئەو میوانانە بکەین وەڵا مامۆستا گیان خۆی بەس بە خەڵکی سلێمانی و بە ینی خاوەنی سلێمانی نازانی مامۆستا سۆران خاوەنی هەموو خەڵکی کوردستانە ئەمەش لێرەنە ئینشاءڵڵا لەو ڕۆڕە بە شێوازێکی زۆر تایبەت بە شێوازێکی زۆر کوردەواری بە شێوازێکی زۆر ئاینی هەوڵ دەدەین جوانترین خزمەت بە میوانە بەڕێزەکانی مامۆستا و میوانە بەڕێزەکانی غەیری مامۆستاش ئەوانەی کە لە هەولێر لە سلێمانی لە دهۆک لە کەرکووک لە هەر شوێنێک سەردانمان دەکەن انشاءالله بتوانین جوانترین خزمەتیان بکەین و بە کەشێکی ئارام بەدڵی خۆیان دابنیشن نانچ بکەن انشاءالله